گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دای بڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو. کاکشکۆ هەز ناکەی چۆنەڵی ئێمە کە وەکو میلەتی کورد قەیناکە هەنێ جار کۆپی پێستی ئەو شتانە ئەەکەین یاخود کارەکانە هێنین یان چوزام تەنانەت ئەو شتانەی کە هونەرمەندە جیانەکانی کەن ئێمە دین کۆپیانەکەینەوە هەنێ جار کۆپیەکان جوانن هەنێ جار کۆپیەکان دەستکاری کراون هەنێکیان هەنێ جار ئیدعای تاکەن هەنێ جاریش کە کۆپی ئەەکەینەوە زۆر سەقەتە بێ بوون مونە با بڵێن ئێمە باسی هونەرمەندێکی جیهانی بکەین کە بڵێن کێنی ڕۆجەرسا کە ئەستێری گۆرانی بێژی کانتری میوزیکە اوكي يعني یەکێکە لەو کە بەداخەوە لەم ماوەی دواییشا کۆچی دوایی کرد بڵێن لە کە گۆرانی لیدی ئەگەر زۆر کەس گوێی لێ بوو بێ ئەمە بەناوبانگترین گۆرانێتی پێشەوەی بڵێن کۆچکا و ئەم دنیا جێبێڵە لە نووسینی لانۆڕچیە بەڵێ لێنەڕچیە بڵێن لە مقابلەیەکە چۆنەڵی نەک مقابلە لە شۆوێکی گەورەیە بوو لەسەر هەزارەها خەڵک بە دیاریانەوەیە باشە سەیدیانەکە کێنی ڕۆجەرز بانی لێنەڕچیەکە کە بڵێن هەلو بڵێنەوەی خاوەنی و گۆرانیە بانیە کاتە سەر ستیج سپاسێکا کەم ئاواز و ئەم مەسەلەن میوزیک و نازام چی ئەم شتانەی بۆ کرمانە باس یادگاریەکەکە کە ئەڵێ چۆن ئەم گۆرانیە دروست بوو ئەڵێ لە سەرەتایە تا ماوەیەکی زۆر بەستەنا یەک چۆنەڵی بەشێکی چکۆلە لە گۆرانەکە حاضر بوو ئەڵێ ڕۆژێکدا ئۆتی کرو هاتۆتە ماڵی خوان بەحسا باسییان کرد و گلی کردوکەم گۆرانیش تاڵتاوانە بۆ ئەمانە لەسەر ستیجەکە لە بەردەمیۆم هەموو خەڵکەیە ئەڵێ لێنەڕچی کە چووەتە توالێتەکە لە ناو توالێتەکە و کۆپلەی دووەمی دروست کرو هاتۆ لەسەر پیانۆکە وتوێتی خەڵکەکە چەپڵەی بۆ لێ ئەیە هەموو هێدلاینەکان هەباسییان کردیانە ئەگەر بێت و ئێمەمانان بۆن منە بڵێن هونەرمەندێکی کورد ئەم شێوە ئەسلوبە بڵێن ئەم شێوازە قسەکردنە لەسەر ستیج بەکاربێنە بەڕێی تۆ بەردبارانەکریان خۆ دەستخۆشی لێکریا خود بە سەقەتی ئێمە ئەوەم بینیوە بەڵێ لە تیو بینیوە ڕاستەکەی ڕێگوا بوو ئاخر ئەزانین چی ئەوە عیلاقی بە کللتوری گەلانەوەیە تۆ ناتوانی ئەوان کللتورەکان شتی زۆر تیا کە ئاساییە باسکردنی ئاساییە کردنی ئاساییە ئەوە عیلاقی بە کللتورەوە هەیە تەوعام لێرەوە بۆ زمانە قسە بکەی یان ڕۆیاکانی خۆت وایی بە ئاشکراوایی بۆ نوع باسکەیت ئەبیتە جێی قەشمەری و گاڵتەجاری خەڵکیش لێرە شتی باشی ئەەکەی خەڵک کا بە گاڵتە جار و قەشمەر ئەنجاوەرشی چوا بڵێ ئەوە عیلاقی بە ئاستی ڕۆژکوڵتوری و شێوازی کللتور و کەڵچەری وڵاتەکانەوەیە بەڕاستی باشە ئەمە با بڵێن کە ئاوا ئەکەوینە هەنێ جارکە ئەمەگەر هەڵەیەکی بەسیتیش کێنەکەوینە بەر گلێ و گازندە و لۆمەی بینەران و بیسەران ئەتوانین بڵێن کە ئەوان زیا لە حەجگیرن و ئێمە کەمەک لە دواوین ئەتوانین وا بڵێن یان هەر خۆمان هاڵبەکەوانە ئێمە تۆ باسی هەڵەش مەکە بەس شتێ بکە کە بەدڵی ئەو نەبێ ئێستا شتێک باوە مەجموعەیە پیج هەیە لە فەیسبووکە بەعزە جار بۆ هەی برادێک و کە شێری شتێکە کات ئەچی بینیت پێی هەریواەتی ئەوەیەڵێ نازام شتەکە هات فڵانکە شتەکەی وت کردی بەنوەیەگەیڵێت یان بەنوەیەک بابەتەکە دائەنێت وا لە خەڵکەکە ئەم شتە بە قێوزەون ببینێت ئەم شتە بە ناشرینی ببینێت ئەمە سیاسەتی دەرخستنی شتەکەش زۆر مهمە لۆکیشن کات شوێن ئەمانە هەمووی مهمن بۆ ئەو مەسەلەی دەربڕینە یعنی قسەیەک ئێستا تۆ قسێکی ئاسایی لەناو هاوڕەکان تایکەی هەمووی لای ئاسایی و پێ ئەەکەنێ بەڵام ناتوانین لە شوێنێکی ڕستمی ئەو قسێ بکەیت قسێکی ڕستمی ناتوانانی ببیتە شوێنێکی ترۆ بیڵێیت ئەمەش تا ڕاتەیەک یعنی زۆرجار تۆ بەس زەلامەکە یان ئەو شتی کە تۆ ئیکی بەدڵت نەبێ لە توانێت تۆ ڕێکۆمەڵاتەکان ئەوەولێکە سوکەکە حیا و بەرێت لە کەرامەتت کەم کاتەوە یعنی ئەوەش قەزێکی ترەوەش بابێکی ترە بەڵام ئەوەی کە مەسن حەدەسێکی وە ئەسڵ میلەت هەیە شتی وە ئاساییەتە ئیکایە ئیڵێت لاانێ ئێمە ئەوە بە سەعات داڕێن ئەنی واقمان بۆ ڕمێن بە دیاری بڵێن چۆن ئەوان قوبوڵ کرد چۆن ئەگوری مە کامەرێکی شاراوی سەیرەکەین
ئەڵێن پێمان سێرەڵێن ئەحبەرە و میلەتە چەند عەسابی ساردەوە لێرە بواە جاکسەر مقارنەکەکەینەوە لێرە بۆ یەکسەر کابرا دەمانچێک دێنەوە بە فشێک لەوەی کوشت ئەمە عیلاقی بە کلتورەوە هەیە ئەوە عیلاقی بە سەرگەرمیەوە هەیە ئەوە عیلاقی بە وەعیەوە هەیە ئەوە عیلاقی بەو بەسەرهاتانەی مێژووی تۆ هەیە کە هاتۆ بەسەرتا تۆ ئەم هەموو مەئساتە بەسەرتا هاتووە ماڵ نییە لە حەربان نەبیت ماڵ نییە لە گرانیان نەبیت ماڵ نییە لە کێشەی مەعاشان نەبیت ماڵ نییە لە کێشەی سراعی گەوران نەبی لەم ناوچەی کە هەیت پێم ناڵێگەت کامێرێتی شارایەوە لەگەڵاکەن ڕۆژفعلە چۆنە بێت طبعاً یا لی یای کوژی یان چنێکی پێ بەس کابرا لە آخر حرب لە وڵاتەکە بوو بێت پێش 80 ساڵ لەمەوە پێش بووە حربێکی عالەمی ڕوویاوە 75 ساڵان پێش حربێکی یعنی دووسێ جیل هینی نەدیوە ناخۆشی نەدیوە لە ژیانیان چۆن عەسابی سارد نابێت کلتوری میلەتەکان يعني ناڵم ظروفی سیاسی ظروفی اقتصادی لوکیشن کە باسم کردو منطقەی جغرافی تا ئەو میلەتانی کە لەسەر بەحرن دڵخۆشترن وەکو و میلەتانی کە لە ناو شاخە ئەژین ئەوانەی لە شاخ ئەژین ژیان و تەسەڕف و طبیعەتیان ڕقترە عەسەبیترن وەک لەوەی کە خەڵکێک لەسەر ساحیلێکی بەحر ئەژی شارەکەی شوێنەکەی لەسەر ساحیلی بەحرا مە دیراسەیە لە گوڵا بڕۆ بیخوێنەرەوە خەڵکی سەحرا فەرقی هەیە لەگەڵ خەڵکی کە لە شاخ ئەژی فەرقی هەیە لەگەڵ خەڵکی کە لە غابات و لە سەر بەحرەژی یعنی تۆ بۆ پرسیارێکی واهی بەسیط کە ئیکیت یەک دنیا هینی هەیە تەویلاتی هەیە تۆ بۆچی ئینسانێک لەو پەڕی دنیا قسێکی واکە خەڵکەکە بەلایەوە و طبیعیە و مهمیشە و جوانیشە و قبولکرایشە بەس بۆ لێرە قبولکراونیە ئەمە عیلاقی بە وەعی نییە ئەمە عیلاقی بە تەکوینی ئینسانەوە هەیە لە ئەسڵەوە کلتورەکان زمان ژیان نەمەتی ژیان چۆنەتی ژیان ئەو نیزامی کە حکومەکە ئەو دینەی کە تۆ پێڕەوی ئەەکەی ئەو سەقافەتەی کە لە چواردەوری خۆتا بۆت ماوەتەوە ئەو بەسەرهاتە مێژووی و اقتصادی و سروشتی و جەنگ و شتانی کە بەسەر تۆیە هاتووە بە مروی زەمن ئەمە کائینی تۆ دروست ئەکات ئەمە سەقافەتی تۆ دروست ئەکات ئەمە بوالی ئەکات کە چی بڵێ چۆن بیرکەیتەوە چۆن چی قبولکەی چی قبول نەکەی بۆ کوتم خەڵکی شوێنە جیاوازەکان بیرکردنەوە نەمەڵی ژیان و دڵخۆشی و دڵتەنگ و عەسەبێتی بوون و هەموو ئەمانە فەرقیە لەگەڵ ئەوانی ترا لەبەرەوە تۆ ناتوانین بەڕەها بڵێیت بەڕەهایی بڵێ ئێمە ئەوان یا ئەمە و ئەوە یعنی ئەوەیە مەسەلەکە باش باشە تا چەند چۆنەڵێ لەگەڵ ئەو کەسانەیە کە ناڵێن لایڤ میوزیک هەیە گۆرانێ هێنێ بۆ نمونە یەک دوو گەنجی زۆر بەهرەمەند بە ئاسپێکی زۆر باشەوە گۆرانێ کوردی فۆلکلۆرەکانە هێنێ بە مەسیجێکی چۆنەڵێ ئیتر سەردەمیانە بڵایە کاتەوە لەگەڵ ئەمەیانە تا چەند لەگەڵ ئەمەیانیت لەبریەوەی بێ ئێبدا کابۆن منە ئاوازی خۆی دانێ دێنێ ئەو گۆرانێ کۆنانە هێنەیە گۆرانی ڕەسەنانە بێ تازەکان بێشتێگەی هێنێ بە شعرێکی چۆنەڵێ گاڵتە ئامێز بە شێوەیەکی گاڵتە ئامێز شعرەکانیش داڕێژێتەوە تا چەند لەگەڵ ئەوەیە سیدا تۆ باسی هونەر ئەەکەیت کە باسی هونەر ئەەکەیت یعنی مەجموعی مەراحل تێپەڕانووە بۆی هاتووین سەر باسی هونەر ئەەکەین یعنی کەواتەگەر باسی کەسە هونەرمەندە بۆی باسی ئەەکەیت باسی مەسەلەی چەک ناکی کە هونەرمەند نەبێت کەمی ئیشاکە باش بادەم باسی هونەر ئەەکەین یا هونەرمەند ئەەکەین هونەر سنووری نییە هونەر دیواری نییە هونەر لەمپەری نییە هونەر تا بڕوات ئەفرێ هونەر تا بڕکات ئەبینێت هونەر تا بڕکات ئادای خۆی ئەکات ئەمە ئێمین ئەو هونەرەمان پێ قبوڵە یا پێمان قبوڵ نییە لایڤ موزیک هونەرمەندێک لە لایڤ موزیکە گۆرانێک ئەشێوێنێ کە لای تۆ مقەدەسە و گۆرانیە ئەی شێوێنێ بۆ شێوە شێوانوێتی لای من شێواوە بەس لای خۆی نەشێواوە لای خۆی واستەکە ئەمە واهی دیڵێ باشە خۆشە خەڵکی ژێڕستێ مەستە بێت و ئاهی لەگەڵا ئەکات تەزەوقی لێبینێ ئەو منم کە پێم قبوڵ نییە کە تەزەوقی ناکەم کە لای من شێوێنراوە چکە گۆرانی لای من مقەدەس بۆ کاتی خۆی ئێستاش مقەدەسە لای من شێوانوێتی بەس ئەو لای من شێواوە لە قودسێتەکەی خۆمان شێوانوێتی دەستکارێتی قودسێتی منی کردووە کە شێوانوێتی بەس خۆی لاواچە مرتاح بێ پێی بڵێ من وا حەزەکەم پێڵێم خەڵکیش هەیە لەو لایڤ موزیکا لەو شوێنە مەست بۆ پێوەی وایی حەزی لێتی
ئەسڵەن گۆرانی هەیە تعدا لەسەر مرۆڤیەت لەسەر مرۆڤایەتی تعدا لەسەر مێ تعدا لەسەر مناڵ و گەنج کە باسی حەدەسێکەکە لە شوێنێک کە لە لایڤەکانە لەچی گۆرانی بێژە ئیڵێت من نای گۆرانیەکە نایەنم بەڕاستی گۆرانیە گۆرانێکی تابڵی ئیسیفزازیە کەچی سێرەکەی کچ هەڵەسێ ڕقسەکە پێوەی تێگەی منەوەم لە لایەنەکە نبینیوە کێشەکە لەما نییە کێشەکە لەوایە من جارێکی تر ناچمەوە بۆ ئەو شوێنی کە ئەو لایڤی تیاکات لەبەرووی کە تەزەوقی منی شێوان قودسیەتەکانی منی شێوان کە حەزم لێ بوو من ناچمەوە ئەو لایڤە بەڵام خەڵکی تر هەرچێتەوە کاتە لای خەڵک عیبی نییە من ناچمەوە ئەو شوێنەی کە ئەو گۆرانی بێژە لە شوێنە گۆرانی بڵێ من ناچم سەری پێ ناکەم من سەریکە ناتوانم من و تۆ ناتوانین ببین بە پۆلیس بەسەر گۆرانی بێژەوە ناتوانین ببین بە پۆلیس بەسەر هونەری کوردیەوە ناتوانین ببین بە ڕەقیب و پۆلیس بەسەر هەموو شتێکەوە ئەجا ئەوە گەرە وا لە خەڵک هەیە خەڵک بخەن چێنی خەڵک ئازادە چۆن هونەرەکە ڕێنمایی لەلایەن هونەرمەندەکانی مەسەلەن پێش خۆمانەوە واریدە بکرێت قەیچێکە ئەگەر ڕێنمایی وڵای هونەرمەندە لە من و تۆ زیاتر شارەزایەکە و گۆرانی تێکگاوە بەس ئەزانێ لەگە ئەو تێگانە مەجموعەیەکی زۆر ئەوێت و لەسەر ئەو قوبوڵیەکەن و هێنە و بانگەکەنەوە و پارە پێیاکاپی ئەگەنە ئەو بەمەبەست ئەوەی کردووە ئەی خۆ لە خۆی نەی کردووە ئەی ژواعیە بەشی خۆی شتێکی زۆر مهم هەیە لەمە ئەوەیە کە ئێمە ناتوانین بین بە ڕەقیب و پۆلیس بەسەر ئەم هەموو شتەوە بەسەر ئەم هەموو کەسەوە بەسەر ئەم هەموو نەوە گۆرانیەوە بەسەر هەموو ئەستایڵەوە هەمووی ڕفسکەینەوە بیزات ئەوەی کە خۆمان ویستومانە حەزمان لێ بووە بڵین تۆ ئەبێ هەر ئەمە بکەیت نا ئەوە غەڵەتە ئەوەی کە بەسەر ئێمە هات ئەمەی غەڵەتەکە نابێت کەس بە کەس بڵێ تۆ ئەبێ ئەمە بکەیت شتیوانە تۆ پرۆسەری پەرفۆرمانسی دنیا کە هونەر چۆن ئەکەن هونەر زۆر زۆر گۆڕاوە سنووری نییە دیواری نییە بۆعدی نییە چۆن ئەتێ هونەری خۆ بکە و جمهوری خۆی هەیە خەڵکیش سەیرەکە تۆ لە وڵاتێکی و بریتانیا ئاژیت لەسەر جادەیە لە شانۆکان چەند پێرفۆرمانسی عجیب ئەبینی چشت ئەبینی ئەسڵەن بە هونەرەکەی تۆ کە پێی فێر بوویت کە خوێنوتە ئەکادیمیا خوێنوتە یا کە بیستوتە و بینیتە چەند بەلاتەوە غەریب باڵی باشە تو بڵێ ئەم زەلامە تێک نەچوو بێ ئەم ڕاستمەی وا کردووە ئەی تێک نەچووە ئەم وەسیقایەوە لێ ئەی تێک نەچوون گۆرانیەوە ئاڵێ ئەم جلە چێ لە بەریە ئەم ئەدایە بۆ ئەکا چەند هاو پرسیار لە خۆ نەکردو کەشتێکەوە بە لایڤ بینیویان لە تەلەڤیزیۆن ئەی کەس هەیە بچێت لەوێ محاسبەی کا بڵێت تۆ هونەرت تێکگاوەوایی بۆ هونەر ئەەکەیت نا ئەسڵ خەڵکیش ێمە عەجیبە پێی لەو فترەیە کابراک هاو لە مۆزێکی ڕاستی مۆزێکی پێشەنگایش کردو مۆزێکی ڕاستی بەرزێکی ڕاستاسی کردی بە دیوارێکەوە نووسی لەوحەکە نازانم $50,000 بوو $500,000 بوو نازانم چەند فرۆشتا لێ کردەوە خواردی بەسەڵجە لەسەریەوە ئەعلام هەمی باسی کرد زەرامە کەوتی من مۆمۆزە ئەخورێ و خواردومە کابرا لەوە $50,000 بوو شتێکی وایە بوو بەس بۆ ئەتوارە یعنی ئەسڵەن معقول نییە تۆ بە خەڵک بڵێ بێ وایی هونەرکەیت و نابێ وای هونەرکەیت هونەر هەر چۆن ئەگەکرێت بیکە بەڵام تۆ تەزەوقی تۆ اختیاری تەزەوقی خۆکە تۆ گوێ لە چی ئەگریت ئەوە مهمە تۆ گوێ لە چی ئەگریت نابێ ببی بە مامۆستا و ڕەقیب و با بڵێن کە لە بچە بکەیتە دەستی و هەموو خەڵکە تۆ دانیشە تۆ هەستە تۆ بکە ناڵێن ببێ بەڕقی بەڵام ڕێنمای ئێمە بۆ لە مەرجنی هەموو لە دنیاوانەی هونەرمەندن هەرە بێ ئەکادیمی بوون ئەوەی بڵێ ئەکادیمیەکانمان کەمترن بەڵام ئەوانەی تالەنتیان هەیە بەهرەیان هەیە لە دنیاە وایە زۆرترن خۆ مەرجنیە ناڵێنە بێ ئەمانە ئەوانەی کە بەهرەدارن ئێمە وازیان لێبێنن هیچ نین بێ ئەکادیمیەکان نەخێر ئەکادیمیەکان واجبی سەرشانیانە ڕێنمایی بدەنە دەزەوانەی کە بەهرەکەیان تیا مەوجودە بەڵام بە ڕێگایەکی ڕاست ئافرە بەڵام چۆن ناکرێمە ئەو شوێنە ئەکادیمیەکانە ئەوانەی کە چنە پەیمانگای هونەرە جوانەکان ئەوانە چنە کۆلیژی هونەر ئەوانەی ئەچنە وەرکشۆپەکانەوە ئەمانن شتێکی کە زۆر دەورە بینێ کتێب مەسادر هەیە کتێب خوێندنەوە هەیە خەڵک دەتوانێت خۆی تەوعی خۆی کا بەڕاستی ڕاگەاندن هەیە ئەی ڕاگەاندن پرسیارە نەکرد ڕاگەاندن چەندێک دەستی هەیە لەما ڕاگەانیش دەستێکی زۆر باڵای هەیە لەوە دەستێکی زۆر کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە بەس تەزەوقی خەڵک ئەشێوێنێ بەس هونەری خراپ دروست ئەکات بەس تەشجیعی هونەری خراپ و دروستکردنی هونەرمەندی خراپ ئەکات
و تەلەڤیزۆنیش هەیە هیناکی پاراستووە، یعنی کەواتە ڕاگەاندنیش دەور ئەبینێ لە تێکگانەکەی و لە دروستکردنەکەی ئەوەی کە تۆ باسیەکەی ڕێنماییە ئەمە و خەڵکیش خۆی واعیە ناکرێ هەموو کەسێکش فەیلسوف بێ، نابێ هەموو کەس عالم بێ، هەموو کەس عالم نییە، هەموو کەس فەیلسوف نییە. و خەڵک مەدای بیر و عەقڵی ئەوە نییە، تۆ ناتوانانی بە یەکێک بڵێ نە مەدای عەقڵ ئەوە نییە بێ ئەوەی لێکەی، تۆ وا بیرەکەی تۆ نە ئەم دروستکردنی گەورەکردنی مێشک و بە ڕاقیکردنی مێشکە بە هەموو کەسێک ناتوانانی بکەیت. بواز و خەڵکە بێنی ئەگەڕێمەوە سەر ئەوە تۆ خۆت مهمە گوێ لە چی ئەگریت، تەزەوقی چی ئەەکەی، ڕێچکەکەی تۆ کامەیە، با لەو لاوە تۆ جۆلێ گۆرانی بێژگرە بالێ لۆ لە لاوەسە گۆرانی بێژی خراپەبێ تەزەوقت تێک ناچێکە جۆ لە هەسەی نەگری بە جۆ لەو کەسە بگری کە حەزی لێیەکە یان کە تەزەوقی تۆیە، یان ئەو ستایڵی کە یەک ستایڵ هەیە جوێ لێ بگرە جۆ لە ستایڵەکانی کە مەگرە با تەزەوقت تێک نەچێ ئەکەیتە سەر خۆت هەڵێبژێری ئەرێ ئایا تۆ بە ڕێگایەکە ئەڕۆی چیتە سەر خۆڵەکە یا قیرەکە معقولە بڵێ وەڵام من کەس فێری نەکردم قیرەکە باشە بۆیە خۆم هەڵەیە ناو بەحرەکەوە لەبەرەوەی بەحر هەیە لەویا ئەم بەحرە بۆ هەبوو لەویا ئەوە ئەم بەحرە لەویا نەبووە نا هەموو شتێک هەیە ئاگر هەیە ئاو هەیە بەحر هەیە منجەنیق هەیە بەهەشت هەیە جەهەنەم هەیە کەسی خراپ هەیە کەسی باش هەیە موجریم هەیە فەیلسوف هەیە دکتۆر هەیە فەڕاش هەیە هەموو شتێک هەیە لە هونەری شاوایە لەبەرەوە ئەو مەفهومە نابێ ئەمە دەستکاری ئەو شتانە بکەین خۆت مهمی سەقافەتی خۆت ڕۆشنبیری خۆت حەز لە چی ئەەکەی گوێ لە چی ئەگری لەبەر نابێ بە کەسڵی نابێ واقعی نابێ واقعی ئەوە شوێن ئەکادمیەکان کە تۆ بە اختیاری خۆت ئەچیت من بە اختیاری خۆم ئەچمە کۆلیژی هونەر بە اختیاری خۆم ئەچمە هونەرە جوانەکان بە اختیاری خۆم ئەچمە ئەو وەرکشۆپی کە ئەو کەسە شارەزایە ئەو دەرسانە ئەو منهجانەم پێ ئاڵێ کە من نەمزانیوە پێویستە کات بیزانم یا تا مەزرۆی ئەمە اختیاری خۆمە کە چی هەڵەبژێرم لێرە تاوانەکەی هی خۆمە هی تۆ نییە کە پێ و نەوتوو هی منە کە ئەوم هەڵوشاردووە من تۆ بە ئەکادمی فێر ئەبیت منهەجە هەیە لە شوێنە ئەکادمیەکانە منهەجت هەیە خوێنی لە ئەخیرا کە تۆ لە کۆلیژی هونەریان لە پەیمانگای هونەرە جوانەکان دەرئەچیت ئەو ساڵ لۆمەبار ئەکرێت بۆچی هونەرێکی چی هەرزان ئەەکەی یا بۆ هونەرێکی ڕاقی ئەکرێت دوای ئەوە ئەکرێ محاسبەت بکرێت بڵێ چکە من شەهادەیەکم ماوە بە تۆ لەسەر ئەساسی ئەم منهەجە ئەم دیراسەتە ئەم شەهادەیە ماوە بە تۆ یعنی چی تۆ دانیشتووی وای هونەر ئەەکەیت ئەو لەو کاتە ئەتوانی دانیشی محاسبێکی یا فێریکە یا پێی بڵێ بەڵام ناتوانانی ئەو خەڵکی تر کە هەرچۆنێک هونەر ئەکا بیکە هەرچۆنێک هونەر کات جمهوریی خۆی هەیە تەزەوق یەکێکی هەیە کە تەزەوقیەکە لەبەر ئەوە خۆت جۆ لە چی ئەگری ئەو مهمە تەزەوقی تۆ لە چ ئاستێکە ئەو مهمە خۆیان کرد یەک گۆرانی بێژە و جووی لەگری گوێ لە هەزارەکەی تر مەکرە کفاتە ئەزانی چۆن بۆ ئەم کارانەی ئێمە بۆیە ئەڵم کاڵم ئەکادمی ضرورە هەمان بێ یاخود ئەو کەسانەی کە ئەکادیمین لە دەرەوەی وڵات یاخود لە ناوی وڵات پێویستە شوێنە هونەریەکان بەڕاستی ئەم ئەمەلخان چ لە کۆلیژی هونەر چ لە پەیمانگای هونەرە جوانەکان لە غێری هونەری کلاسیک هیچ هونەرێکی تر ناخوێنرێت ئەوەی کە حەزی لە بلوزە ئەوەی کە حەزی لە جازە ئەوەی کە حەزی لە فەنکە ئەوەی کە حەزی لە فلامینکۆیە ئەوەی کە حەزی لە دیسکۆیە ئەوەی کە حەزی لە کەنتریە ئەوەی کە حەزی لە ڕاپە ئەوەی کە حەزی لەوانێت چی بکانی ئەمانە هەمووی هونەر نین من مامۆستا بووم لە پەیمانگای هونەرە جوانەکان دوای دەوام بەشێک لە تەلەبەکان بە حەزی خۆیان ئەمانەوە منش بە حەزی خۆم ئەمامەوە کە نە لەسەر هونەرە جوانەکان تەکلیفی هەبێت نە لەسەر تەلەبەکان تەکلیفی هەبێت کاتی خۆیان تەرخان کردو بۆ من تەکلیف فێری مۆسیقای جازیان کەم مامۆستا عادل ڕێز و سڵاوم بۆی هەیە لەگەڵ مامۆستاکانی کە هاوڕێ من ئەو سەرۆکی بەش بوو هات جوی لە تەلەبیە کەوتاشەش بە جوانی جاز عەسفەکەن لەسەر هەموو ئامێرەکان پاشە مۆسیقای ڕاقی جازی عالەمی عەسفەکەن هاوتی مامۆستا بشکۆتەوە چەوە چێو کارە ساتە وتم چییە کۆبوونەوەیان کرد تەئدیبی مامۆستاکان دانیشت بوون هەموو ئاوا دانیشت کە ئابەلیان هەمیان برادر من هەمیان کە ئابیان هەبوو سێمەکردن مامۆستا فڵانەوە چی ئەویت تۆ بۆ تەلەبەکەی منێ بردووە ئەی شێوێنی وتم ئەسڵان تەلەبەکەی تۆ ئێستا لە تۆ باشتر عەسفەکات دەورە تۆ ئەو عەسفی ئەو بکە نا مامۆستای من هەتمان لە کلاسیکە تۆ تێکیان ئەی ئەمە منهەجەکەی با پێ بڵێم منهەجی کۆلیژی هونەرە جوانەکان و منهەجی هونەرە پەیمانگای هونەرە جوانەکان تا ئێستا کلاسیکە لە عالەمە هەمووی ئەخوێنرێت
لە هەموو شوێن ئەکادیمیەکان هەموو ئەم شتانە ئەخوێنرێن و بۆشت هەیە هەڵی بژێری کام ستایل هەڵە بژێری لێرە لازیمە بەسەرتەوە بەس کلاسیک بخوێنی ئەسڵەن زعمێ دکتۆرای هەیە لە مۆسیقایە کەجێ شانازی فخری هەمومانە ئەڵێ ئالەتەکەی من ڕاقیترین ئالەتە مۆسیقاکی ڕاقیم لێە کلاسیک ڕاقیە ئەی بۆ ئەوانی کە چین ئەی جاز چییە ئەی بلوز چیە ئەی ئۆپێرا چییە ئەمانە ڕاقینی بە نەزەری تۆ ڕاقی نییە بە نەزری تۆ ستایڵەکەی تۆ ڕاقیە لەبەرەوە ئەو مەفهومانە با تێک بشکێنین لای بەرین توخوات شوێنە ئەکادیمیەکانیش بەس کلاسیکە بۆ ببوورە کاکشکۆ من کە ئەڵەم شوێنە ئەکادیمیەکان کە ئەڵەم شوێن ئەکادیمیەکان مەبەستم ئەوەیە بتوانن ئەو خەڵکانە بۆ ڕۆ بکەن چۆنەڵی بیان هێنن ڕاکێشتیانکەن بڕم خواداگە بوونەکەم ئەمەنەی موزیسیانی باش کە لە دەرەوەی کۆلیژی هونەر و هونەرە جوانەکان ئیشی باش ئەکاو پێگەیشتۆ فێری مۆسیقا بۆ یان فێری هونەر بووە یا شێوەکارە یان نەحاتە یان هەرچیەکە شانۆکارە یان مومەسیلە ئەوەنە لەو شوێنانە پێ نەگەیشتووە ئەوانی کە تەخەڕوجەکەن لەو شوێنانە کەمیان کەسێکی پرۆفشناڵی لێ دەرچووە هاتۆ دەرەوە لەبەرەوە وا مەزانە کە شوێنە ئاکادیمیەکە خەڵکێکی ڕاقی پێ ئەگەێن یان هونەرێکی ڕاقی پێ ئەگەێنێ ئەوانی تر چیان پێم وابێ نە ببوورە کاکشکۆیان پێم وابێت تۆ لە مەبەستەکەی من تێنەگەشتی من کە ئەڵێم حەق وایە نە ئەفوم کە ئەزانە ببوورە ئەزای چۆن منیش خوێندکاری پێماگەی هونەرە جوانەکان بووم لە کلاسیک و چۆنەڵی فۆلکلۆر هیچی ترم نازانی ئەوە ڕاستیە کە هاتمە ئێرە ئەپلایم کرد بۆ جامعە وتیان چ کورسێکە خوێنی هەی لەوە دەقامەت خان فۆلکلۆریش لەو ئاستانە کە دەرچوو پەیمانگای هونەرە جوانەکان دەرچووی کۆلیژی هونەرەکان زۆر بە پرۆفشناڵی لە فۆلکلۆر بزانن و کاریش لە فۆلکلۆرا بکەن بۆ ئەوانەی کە کار لە فۆلکلۆراکەن ئەوەی کە خەڵک بە عام پێڵێ بازاڕی مانی مۆسیقاکە وایان ناوناوە ئەوانە ئیش لە فۆلکلۆراکەن ئەو هونەرمەندە میلیانن دەرچووی پەیمانگای جوانەکان و کۆلیژی هونەر نییە بەڵێ ڕاستەکەی بەڵام ئەو فۆلکلۆر ئێمە لێرە ئەڵێن کلاسیکەڵ و ترادیشنەڵ ئیشمان کردووە بەڵام بڵێن فۆلکلۆر کە فۆلکە ئەویش بەشێکە لە ستایڵەکانی سەردەم بڵێن یعنی نەک سەردەم ئەفو بەشێکە لە ستایڵی گۆرانی مۆسیقا ئەمیش بەجیا کە ئێمە بە هەڵە لی تێگەشتوین بەڵام مەبەستم لێرە چییە کە ئەڵێم کەسی ئەکادیمی بتوانن بیان هێن ئەگەر لە دەرەوەی چۆنەڵێ لە دەرەوەی وڵاتیش بیان هێن ناو نیشتیمانەوە تاکو و خەڵکە فێرەوە بۆ نمونە با قسەکەم کەم بگورە مامۆستایەکمان هەبوو بەس مامۆستای بڵین خۆی دەرسی پێناوتینەوە پێوترا تەکنیکی قوڕک لەبەرەوەی من ڤۆکاڵم خوێند بوو باشە تەکنیکیەکانیان فێرەکردین چۆن بتوانین قوڕک بەکاربێنین هەر شتێکی بەسیط نەبێ باوەڕ بکە هاوڕێیەکی هێنا بوو لە ئەمریکاوە لەبەرەوەی ئەو هەفتەیە میوانی ئەو بوو بەڵام لەسەر مەسرەفی مامۆستاکەمان بەپارە هێنابوو نەک لەسەر مەسرەفی جامعەکە لەسەر مەسرەفی خۆی بۆی دەرسەکەی جوانتر بگاتە گوێی خوێندکارەکانی یەک لەوانە کە چی بوو ئێمە نزیکەی 3 چارێک بۆ 50 دقە هەموو مەحاضرێکمان ئەوە نەبوو هاتووە دەرسی چیمان پێ بڵێ بەڕای تۆ تەکنیکێک بە ناوی دیستۆرشن دیستۆرشن چییە؟ یعنی ئەی خەڵک زیاتر تێبگا خەڵک جاری وای ئێمە زۆر بەسەقەت یعنی ئەو جوری پێنجەقەی دەنگی هەمومان نووسا ئەو هەرمومانی فێرە کرد دەنگی نەنووسا بوو بۆ لەبەر ئێوە لی نازانن ئەبێ وا بەکاری بێن هەر بۆیە لە پرسە و لە چۆنەڵی ماتی پرسە ماتەمینەکەمان لە تەعزیەکانە کە دوور بێ یەکێک لە تەعزیە کۆتەڵا بڵێن دوور بێ یەکێک کە زۆر هاوارەکە بۆ چەند دقەیەک دوای سەعاتە قورجێ نووسێ بۆ ئەوەش دیستۆرشنە بەکارێنین بەڵام بە هەڵا یعنی مەبەستم ئەوەیە هەنێکمان فکرمان هەیە لەسەر ئەو شتانی بەکارێنین بەڵام بە ڕێگە ڕاستەکەی نابووە ئەڵم خەڵکی ئەکادیمیمان پێویستە لە دەرەوە وڵات بهێنرێنە ناوە هیچ نەبێیان ئەوانەی کە لە ناوی وڵات هەیە خۆی زۆر پێگەیانەوە چەندین کەسی لەوانەیە تۆ لە من زیاتریان بناسی لەوانەیە فعلەن ئەکادیمی نەخوێند بێ بەڵام زۆر شارەزای ئەمنە ڕسێکی کردووە بەقەدر ئەکادیمی زیاتر بزانێ پێ بڵێم بینی خۆمان بێ بەڵێ بۆ ڕیکۆردی نەکەینانی بابا بینی خۆمان بێ یعنی بەڵێ فەرموو سەیری ژێنمە پێشێ ئەزانی چی؟ محارەبە ئەتۆ ئەو نازانی؟ ئەی بۆ هونەری کوردی پێش ناکەوێ ئەی بۆ خەڵکی باش ناتە پێشەوە
ئەزانی خەڵکە باشەکان چۆن محارەباکرێن چونکە ئەوانەی لە پۆستە سەرەکیەکانان خەڵکی گەندەڵن خەڵکی هیچ نازانن بۆ مانەوەی احتیفازی مانەوەی لە شوێنەکەی خۆی کەسە بۆ ناهێنێ باش بێت ئەو شتانی کە تۆوتت بیکات چەندەها جار خەڵکی بەحساب خەڵک هێنرە لە دەرەوە شۆک کاتەوە خەڵکی باشێنراوە بەڵام زیاتر خەڵکە نایەن کە هیچ سوودێکی نییە تێگەی نانە چای خەڵک بکرێتەوە زۆر شت هەیە با نەچینە ئەو بابەوە چکاچێتە ئەکەوێتە شتی زۆر لێپرسینەوەی زۆر چکە بەڕاستی ئەو محاربەی کە هەیە بیزار لە بواری هونەرە لە ناو هونەرمەندانە برادر محارب براتەرەکەی خۆیەکە مدیر عام محاربە دەکات مدیر بەشەکە و محاربە دەکات تێگەی لە شوێنێک ئاژین گێژایەکی زۆر زۆرە من دەمێکە دوور کەوتومەتەوە لە هەمووی لە داخی ئەو هەموو محاربەکردنە ئەزانی چی محاربە ناکرێت ئەو هەموو شەڕە پێ ناکرێت لە پێناوی چییە ئەگەر هونەر پێی دەوڵەمەنەبی بەرگی شەڕەکە شێگری بەزۆکو هیچی پێ ناگەێنێت هیچ پارێک پێیان ناکات لە چۆن تەحمولەکە هەموو شەڕەشی بۆ بکەی ئەو جیهانە دیسار بۆ خۆیان هەر بۆ خۆیان بێ بەجێ بێڵیت خۆیان چۆن حەزەکەن باوای لێ بکەن ئەوە محاربێکە نایاڵێ کەسی تر پێشکەوێت بۆی وەزعی هونەر لێرەوەی لێ هاتووە لە خۆدەکەی بە فڵانە دەستگا لە پڕەکە سەرێکی یەک نییە بە زەرفی علاگە لە بن باخەڵەتی پارە ئێنە دەرێ نە پرۆژێکی هونەری پێ نە داهێنانی کردووە بە نای داهێنانەوە وەری گرتووە ئەی تۆ بۆت پێی نازانێ بۆ بە تۆ ناڵێن جارە بۆ بە پرۆژەوە چوم ئەسڵەن پرۆژەکەم تەقدیم کەم سێرەکەم خەڵک بە زەرفە علاگە پارەوە ڕاتە دەرێ بە عمری یەک تۆن مۆسیقای لێ نەیەوە ئەم بەیوتۆ ئەو بەیوتەوە بۆ یوتووە هاتۆ پرۆژەی و هەمی تەقدیم کە و بە ناوی داهێنانەوە پارەی زۆریان خەڵیان یاوتێ ئەی کوا پرۆژەکان بۆ پارە بەخشینەوەی ئەو دووسێ جارە وایە ئەو پار مەبلەغە زۆرانە وایە بۆ ئێستا ئەزانی هونەری کوردی چی لێ بەهاتایە ئەو بۆ ئەزانی گۆرانی و کلیپ و سیدەکانی ناو بازار چۆن بوونا لە چه هەستێکا بوونا ئەی کوان کوا کەواتە ئەوان ئەزانن تارگێتی چی ئەەکەن و تارگێتی چێ ناکەن ئەی بۆ بە من ناوترێ بۆ فڵان ناوترێ بۆ بێکێکتر ناوترێ من بۆ پرۆژە چوم سێرەکەم ئەڵێ پارە نییە ئەڵێ پارە نییە ئەو خەڵکە چی پارە باڵەوەڵە دەوڵی تۆ ئاگام لێ نەبووە بەڵێ ئاگام لێ نەبووە دەبرێ بە فڵان و تۆ فڵان بە فڵانی تۆ فڵان بە فڵانی وتووە زەڵام هەیە بۆ خوشکوبراکانی وەرگرتووە گۆر با لەسەری نەڕۆین پیسە وەزعەکە زۆر زۆر ئەمەلخان نەشی بڕێ قسانە زۆر احتیاتیە بەڕووسێنەوە جوان بوو هیچ بەڕاستی من چەند جارێک زۆر لەو هونەرمەندانم ئاوا گفتوگویەکی هاوڕێ هونەریانە کردووە بە پێچوانەوە قسەی زۆر جوانە کردووە ڕاستی دڵی هەمووانە زۆرێکیانە با بڵێن ناتوانم من کاتیکەم لە برێ نایی کەسێ نەوتووە تەنها تۆ بەگشتی باسی کارەکان هەمووی لە فیکەی خۆی تێگا باوەڕکە ئەو قسانێکی کەم کە ئەمانە هەیە و کراوە و بووە ئێستاکەم قسەی کە ئەەکەم ئەو زەڵامی لە حوشە کە لە حوشەکە بوون پاریان پێ بۆزانن چرخوان بیرانەکە چکە منیان بینیوانم بینیوە ئەوەی کە چوومەتە لای ئەزانێ چێە ئەوەی کە مەبەستمە بیڵێم بەچیان و تۆ پاری بەخشیوەوە بە خوشک و لای خۆیتەوە ئەزانێ چێە ئەمانە هەمووی وجودیانێ حەقیقیە مەسەلێ بەس ناو نایەنم نای شوێنەکان نایەنم باوەڕکە سەر ئەزانێ ئەوە مەبەستی ئەوە باوەڕکە بەڵێ باواز لەوە بێنین کەمێک تۆزە دووکەینەوە لەو قەلقیە و لەو هینە ئەزانم دڵە پڕا لێوان لێوە لە گلەی و لە باسی ورتانە بابین بزانین کاکشکۆ بەو هەموو کارەیە و بەو هەموو خبرەوە لە ژیانیان تاکو ئێستا تووشی هیچ یادگاریەکی وا بووە ئەگەر لە هونەرابێت لە کارەکانی ترتابێ کە هەمیشە لە یاد تابێت و قەت بیرێ ناچوو بێتەوە بڵێن یادەوەریەکی خۆش یادەوەریەکە لە کاتی تەسویرە لە کاتی نازام گۆرانی وتنە لە کاتی کارکردندا کارێکی وا توش بوو بێنی ڕووداوێکی خۆش وڵای حتمما ئەمە هەم کە کۆمەڵی ئیشی بە درێژەم تەمەنە ئەنواع کۆنسێرتمان کردووە ساڵ هەبوو 6 کۆنسێرت کراوە هەموو بەرنامە تیڤیانەمان کردووە ئەم هەموو تەجیلاتەمان کردووە ئەم هەموو کلیبەمان کردووە حتمما کولی دانێک نەک بەسەرهاتێت ئەنواع بەسەرهاتی تایە لەگەڵ هاوڕێکان تا لەگەڵ ئەو کەسانەیە بەڵام ساچین بیت وڵای نازانم شتی خۆش زۆر ڕوویا بەڵام شتێک خەت بیرم ناچێتەوە زۆر جار باسی یەکەم یەک شتی زۆر ئەمان هەم مەساتە و هەم پێکەنی ناویە بەڕاستی
یادی بەخێر یادیان بەخێر و برادرانی باسییانەکەم تەمەندرێژ و تەندروست باش بن لە حوتی سێکە ڕاپەڕینەکە بوو ئەمە بۆ ساڵی داهاتوو بۆ یادی یەکەم ساڵی ڕاپەڕین من بووم هەڵۆی عەزف کیبۆرد کە پورزامە سالار مەحموود گۆرانی بێش ئارام تەها عازف گیتار ئیسماعیل عازف درامس ئیسماعیل نامیق ئەو دیار وهبی وازم چەند هونەرمەندێک بووین و گۆرانی بێژی کەشمان لەگەڵا بوو بەڕاستی لە ئوتێل ئاشتی ویستمان ئەو ڕۆژە یادی هینکێنەوە کاتەنە بیتاقە ئەفرۆشرا بوو بە دەمە ئێوارە جمهورەکە هاتن یعنی بیتاق بلیتیان کڕی بوو هاتن بەڵام ئەها لە چی تەوقوعا نەبوو زۆر نەبوو هەڵی ڕەفیقم هەڵی پورزاموتی پشکۆتۆ برادەوشتە زۆرە بڕۆ پێیان بڵێ بەشکم بێن خێراکە و کاتە مۆبایل وشتیواش نەبوو وڵان جوانی کە بگەم ئالم کۆڵانی پشتەوە ماڵی ڕەفیقێکم هەیە خۆی براکی و چەند ڕەفیقێک بابێن هەڵەقەرە خۆشە بە حیلەوی بن دانیشتنەوەنیش ئەوساهلینی خێزانی بوو وتی باشە لەو کاتا بوونی تر جیهاز وشتەکان نەسب ئەکرا و من چوومە دەرێ بۆ پشتی بانزیخانەکەی عەقاری ئەوسا بیناکەی ئوتێل چراخان تازە دروست ئەکرا هەیکەل بوو بەست لە پشتەوە ڕۆیشتم وەڵحاصڵ قسەم لەگەڵ برادرەکەم وتیان پێمان خۆشەوین ئێستەین وەڵا هاتم لەسەر سوچەکە کە هەیکەلی ئوتێل چراخان بوو بێمە سەر جادە عامەکە زرمەیەکی زۆر گەورە هات زرمەکە هەموو دنیا بۆ شەوە سپی بوو پارچە و شتشکان و لە زەختەکەی منی فڕیا ناو هەیکەلی بیناکەوە وتم وەڵاهیەوە سەدام ئەرزی تێگرتین بە بۆنە یادی ڕاپەڕینەوە باوتیا چوینەوە ئەرزە چکە تەقینەی وا گەورە و نزیک بە عمرم نەماندی بوو تا 5 دقیقە هەر شتە هاتە خوارێ تەپوتۆ ئەسخۆڵ کەس چاوی نابینی کارەبا نەما لەو مەنتیقەیە ڕام کردە ناو ئوتێل ئاشتی و سیرەکەم ئەوی ڕاستی بێت زۆر ناخۆش بوو چەند کەسێک لاشی چەند کەسێک لە ئەرزەکە بوو کە پێوە بوون چوومە ژوورێتر هەموو مێز و خەڵک بەسەرێکا کەوت بوون هەمووی قیژان دووکەڵ و باروت و کارەبا نەبوو کە چاوی کەس نابینی لەناو ئەوە مغەڵبە غەڵبا جملەیەکێکە هاوارەکاڵێ هیچ نەبوو دانیشتنەوە من بووم خوایە شتێکی گەورە تاقیوەتەوە لێرە خەڵک مردووە لە دەرەوە سارەکان پام بووبوونەوە لەبەر دەرگا خەڵک مردبوو هەمووی خەڵک بەسەر کورسی مێزە کەوتووە کەس نابینێ کەس نازانێت کێشەیە هەمووی هاوار بوو یەکتریەکە تاریکە ئەوە بێنە بەرچاوی خۆت زۆر ترسناکە مەشەدا دەمەکە ئەناسمەوە ئارامپەهای ڕەفیقمە هەر هاوارەکاڵێ هیچ نەبوو دانیشتنەوە من بووم ئارام چی کردو ئێرە تەقیوەتەوە بەسەرهاتەکە دیوەکەی تری کە دوایی باسکرایەوە بەم شێوە بووە هەڵۆڵێ تۆ جیهازەکەی پێوەکە مەشغوڵیان کە تا دەست پێەکەین بە گیتارەکە شتێ حەزف بکە با خەڵکەکە تووشی مەلەل نەبن ئەمە دیوی دووەمی بەشاداکەیەکە لەم دیوەیە ئەم پەها کە پلاگی ئەمپریفارەکەی کا بە کارەباکە لەو کاتەیە کە سارێکی لۆغۆنکرا بوو لە بەردەمی ئوتێلەکە دایان ناتەقیەوە لەو کاتێک ئەم وارەکەی تیاکە سارەکە تەقێتەوە لە بەردەمەکە لە بەردەمی ئوتێلەکە ئەمە هەموو کارە ساتە گەورە ڕوئەیە لە ئارام وایە کە پلاگەکەی پێوە کردووە کارەبا شۆرتی کردووە کاکە کارەبا شۆرتەوە لەو عالەماکە بەسە دڵناوی خەڵکات وڵی هیچ نەبوو دانیشتنەوە من بووم هیچ نەبوو دانیشتنەوە من بووم یعنی بەڕاستی مەساتێکی گەورە بوو بەڵام شتێکی سێت بوو تا ئێستا کە باسێکینەوە پێکەین زۆر خۆش لە بەرائەتێکی زۆر گەوری ئارامپاوە شەڕویە هەر هاورێک هیچ نەبوو دانیشتنەوە من بووم وای زانیوە بەلای خۆیەوە خۆی دەبە بۆ کارەباکە شۆرتی کردو کاکە عالەم مرد دنیا ڕووخات چی تۆ بووی هەر سڵاو ڕێزمانەیە بۆ کاگارامی بەڕاستی زۆر ئارام و ڕێک بەنای خۆیت و ئارام و زۆر هاوڕێکی خۆشەویستە لە زۆر گروپایشم کردووە لە شتاکانەوە لەنەوەکانە لە سەرەتایی 2000 گروپی سەهەممان دامەزران کە تا ئێستا ماوە بەڵام بە هەبوو گروپێکم دانا گروپیەکی ڕۆک و هێڤی میتال بوو
گروپی ناومانە هێوی یعنی مانگ بە بادینانی بە ناوی مانگەکەەوە بە ناوی با بڵێن مانکە لای بادینانی خۆمان پێڵێن هێوی بە ناوی هێویەکە نامنا بەڵام ستایلەکەمان هەوی میتال و ڕۆک بوو ئیشی زۆر باشمان کرد بەڕاستی بەڵام ئەویش لیان تێگەین هەڵیان هۆشتانەوە بۆمان شوێنیان لەسەنینەوە مەحازەش کۆمەڵێک معاناتی ترە و کۆمەڵێک بەسەراتی ترە تیپی سەهاند ئەوە گروپی سەهاند کە تەمەنێکی زۆرترین تەمەنم لە گروپی مۆسیقیا ببێتە سەر لە سەهاندا بردمەتە سەر زۆر شت هەیە ماوە بیڵێن بەڵام ئەوەیە کە قەت لە بەرنامێکی سەعاتی 2 ساعات شاتاو نابێت چکە تەمەنێکین لەناو هونەرە هاتی زۆرمان دیوە شتی خۆش و ناخۆشمان زۆر دیوە سەرکەوتنی باشمان دیوە شکانەوەی باششمان دیوە یعنی دایمەن لە هونەرە ئەم شتان بەرزی نزمیانی تایە خەڵکی باشمان ناسیوە خەڵکی خراپمان ناسیوە دەستی خەڵکێکمان گرتووە کە مستحق بوون و ئێستا بوون بەشت دەستی خەڵکێکمان گرتووە کە مستحق نەبوون و ئێستا بوون بەشت یعنی شت زۆرە باسکرێت بەڵامتر بەپێی پێویستی پرسیارەکانی جەنابەت منیش وەڵامم مایەوە لە ئایندێکی تراگەر بۆ هەر مناسبەتێکی دەرفەتی هەکتر هەبوو پرسیاری تر هەبوو هەر کاتێک بڵین ئێمە لە خزمەتی ئێوەین و حازرین و ئەتوانین جوابی هەموو و پرسیارێک بینەوە زۆر بەڕاشکاوی و بێڕتوش بێ ئەوەی کە قسەی کتێب بکەین بێ ئەوەی کە مەحاولەکەین شەکر بکەین بە خۆمانەوە چۆنین و چۆن بیرەکەینەوە وای قساکەین دەست خۆش بێ ئەتوانین خۆشەویستان و بینەرانی ئازیز هەر بۆەوەی ئاگدار بن ئەم کاک پشکۆیە برای کاکەڵپەیە کە گۆرانی برادەریان کە زۆر بەناوبانگ بووە ئەکە هەنێکتانێڵێنەوە بە نەشازی ئەڕات و بەداخەوە ئەو شاکارە جوانی ئەو سەردەمە ئەشێوێنن هیوادارین هەتا تەکید نەبی 100% لە گۆرانیەک و لە تۆنەکان یەک بەیەکی وەکو کاکەڵپە بوترێتەوە تکامێڵێنەوە کاک پشکۆتوانین ئێمە داوات لێ بکەین لێرە ئەستاگەر بە کۆپلەیەکی بێ و گۆرانیە یان ئازرکەیان بێڵێتەوە نەخێر چەند بە جوانی بەداخەوە گیتاری کلاسیک زۆر دەمێکە حەزت ناکەم ئەوە هەمی گیتارە دوو گیتاری سێ گیتاری کلاسیکن لە وەزام 4 ساڵە تەلەکانی نەگۆڕیوە چکە ئیشم پێیانی لە ستایلی کلاسیکە حەزت ناکەم گیتاری کارەباکانیش پێویست دەکا بە ئیمپریفار و لێرە ئیمپریفار دانێم و ئەمانە کاتی ئەوێت ئەنجابێت لەوە مەسەنەوە ئیشی ئەوە نیە کە بە گیتاری کارەبای حەزت کرێت بەڕاستی بە گیتاری کلاسیک ئاس بکرێت ئەنجا نوعی سپیکەر و دەنگ شتەکەش لەوانەیە وانەگات نازانم چکە گیتارەکان بەڕاستی تەلەکانی سەری بێکەڵک بوون یەک تۆنی خۆش لێ نایە بەڕاستی و ئیتفاقیشمان کرد کە هیچ نەڵێ بەڵێ زۆر سپاس بۆ ڕازگویت کاک پشکۆیان خۆشەویستان ئێمە هاتینە کۆتایی بەرنامە بەڕاستی جار لەگەڵ جارە ئەرکایفم دەوڵەمەندترە بێ لە بەرەوەی ئەتوانێت لە یوتیوب لە چەناڵی یوتیوبەکەم مەجموعی کاری زۆرم داناوە لە کۆنەکان و لە تازەکانیش ئەگەر حەستان کرد ئەتوانن یەکێک لەوانە پەخشکەن من پیاس ئەگەر کۆپیڕایتی لەسەر نەبێ بە چاوان ئێمە لەسەر نییە خۆشەویستانم ئێمە هاتینە کۆتایی بەرنامە وەک هەمیشە جار لە دوای جار ئەرکایفی من دەوڵەمەندترە بێ لە ناسینی ئەم مروارە جوانانەی غوربەت و ناو نیشتیمانیش لەبەرەوەی وەکو دەزانن ئێمە لەم کاتە بە سۆشەڵ دیستنسینگ کارەکەین دەبێت میانەی نێوان کەسەکان دوور بێ بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنا و ئەم کەرەنتین و ئەم بابەتانەوە وەلێ ئەوەی وەکۆی زانن ئێمە لە غوربەتی نیشتیمانین کاک پشکۆ لە ناو نیشتیمانەوەیە هەر بۆیە ئەم ئێوارەیە وامان کرد ئەو مروارە جوانی ناو نیشتیمان لە بەرنامەی مروارەکانی غوربەتا بدرەوشێتەوە زۆر سپاس بۆ کاتی بەڕێزیان زۆر سپاس کاک پشکۆیان لە کاتمان گرتی دووبارە ڕەمەزانتان پیرۆز بێ لە هەموو لایەک خواتان لەگەڵ ڕێزی ئەمەی سعید کوردە قبولکەن لەگەڵ کاک پشکۆ مستەفا لەگەڵمان بوو خواتان لەگەڵ کاتێکی خۆش جستم بجاري هامي أخروشها لو هان
قسەی هەڵم ئاکێشە ئەمیس پێت بڵێم زارم لەنگە بوو ڕاز و سکاڵم گەشت لە بیرە چوو ئەمیس پێت بڵێم زارم لەنگە بوو ڕاز و سکاڵم گەشت لە بیرە چوو بەس ئەوانە بێت بە وشەی پچڕاو بەهێز و تینی دڵی هەڵقرتاو هەموو جیانەکان من تۆم خۆشەوێت عەزیز جان بێ تۆ دڵم ناسرەوێت هەموو جیانەکان من تۆم خۆشەوێت عەزیز جان بێ تۆ دڵم ناسرەوێت ئەمانەی وتم چۆن لە یادەچن چۆن تیریان جانە لە دڵ ناچەقن ئەنجا لە بیرم چۆن ناچێتەوە یادت لە دڵما نەسڕێتەوە ئەنجا لە بیرم چۆ ناچێتەوە یادت لە دڵما چۆ نەسڕێتەوە گشتە و مروواریانەی ڕۆژانێک بەگەرنی نیشتیمانەوە بوون و غوربەت دایبڕیون لەم بەرنمەیەدا کۆیان دەکەینەوە دەیانکەینەوە بەگەرنی نیشتیمانەوە گەر بۆ چەند ساتێکیش بوو.